داوامیمان هەیە دیارەوەی کە ئاشکرایە تانەیەک درا هوسکاڵایە کرا لەسەر هەڵبژاردنەکانی پارێزگای کەرکووک و داوای ئەوە کرابوو کە دەبێت لە پارێزگای کەرکووک هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام نەدرێ و پێویستە هەڵبژاردنەکان دوا بخرێ لەبەر ئەوەی تۆماری دەنگدەران یاسایی نییە و پێویستە تۆماری دەنگدەران ڕێک بخرێتەوە لەگەڵ ئەوەی کە جەلسەی یەکەم و دانیشتنی یەکەم لە 4 دوانزە ئەنجام درا دادگای فیدراڵی دانیشتنەکەی دواخست بۆ ئەمڕۆ بەرواری 12 ئەمڕۆ بڕیار لەسەر ئەوە درا کە ئەو سکاڵایی کە کراوە سکاڵایەکی نایاساییە و داواکە ڕەت کرایەوە ئەمە مانای ئەوەیە کە هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک لە وادەی خۆی و لەگەڵ تەواوی پارێزگاکانی تر ئەنجام دەدرێت. جا ئێمە بەڕاستی لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین کە پاساوی ئەوەی کە دەبوو هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک دوا بخرێت ئەوە بوو کە ئەو هەڵبژاردنێکی نایاسایی و نادەستوریە. جا ئێمە پرسیار لەوە دەکەین ئایا بەڕاستی هەڵبژاردنی پارێزگای کەرکووک هەڵبژاردنێکی نایاسایی و نادەستوریە؟ ئەگەر هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک نایاساییە ئەگەر بێت و ئەم هەڵبژاردنە لە پارێزگای کەرکووک ئەنجام نەدرێت تووشی فەراغی یاسایی و دەستوری نابین ئەو هۆکارانە چین کەوای کردووە لە پارێزگای کەرکووک بەو شێوەیە دژایەتی بکرێن و دژایەتی هەڵبژاردن بکرێ و دژایەتی ئەو مافە بکرێت کە بە پێی دەستور بە هاوڵاتیانی کەرکووک و کەرکووکیەکان دراوە کە بۆیان هەیە نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین. ئەڵماس فازیل دادوەر و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق بەڕێزیان لە کەرکووکەوە بە سوپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە. خاتوو ئەڵماس بەخێر بێن. دکتۆر شۆڕش حەسەن شارەزای یاسایی و دەستوری بەڕێزیشان لە ئستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیانە بێ زۆر بەخێر بێن. خاتوو ئەڵماس سەرەتا من دەمەوێت بێمە لای بەڕێستان و لەو پرسیارەوە دەست پێ بکەم. پاساو بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک ئەنجام نەدرێت ئەوەیە کە ئەو هەڵبژاردنێکی یاسایی و دەستوری نییە. لەسەرم بابەتە چیتان هەیە بەڕێستان؟ زۆر سپاس. دیارە بەگشتی لە دەستوری عێراقدا بە هیچ شێوەیەک نەهاتووە ئەنجومەنی پارێزگای کەرکووک یاخود هەڵبژاردن با بەو شێوەیە بەگشتی باسی بکەین لە پارێزگای کەرکووک دوا بخرێ بە هەر هۆکارێکی سیاسی یاخود ئابووری یاخود ئەتیفاقێکی گشتگیری لە نێوان هیچ کوتلەیەکی سیاسیە. ئەوەی کە هەیە دادگای باڵای فیدراڵی عێراق یەکەم شت ئیشی ئەوەیە تەفسیری نوسوسی مەوادی دەستوری بکە و ئەو سکاڵایانە وەربگرێکەوە لە بابەتە دەستوریەکانە یەکلا دەکرێتەوە و هەر بڕیارێکش بدا لە هەر بارێکەوە ئەوە مەجای تانەدانی لێ نییە لەبەرەوەی یەکلایکەرەوەیە بڕیارەکانی ئەو دادگایە. ئەوەی کە ڕوویدا لایەنێکی سیاسی دیاریکراوە بە تایبەتی کە ئەزانەیە وەزع و باڵانسی وەزعی خۆی بەپێی کۆمەڵی ئەتیفاقاتی سیاسی لێرە خراپە و تەنانەت بەهۆی یاسای ئینتیخاباتەکان کە لە عێراق یاسای هەڵبژاردنەکان کە هەموار کرایەوە و بڕگەیەکی تێدا دانراوە کە ئەو بڕگەیە ئەسڵەن خۆی پێچەوانەی یاسایە بۆی بێنجارێکی کە تۆماری دەنگدەران پێداچوونەوەی پێ بکەن و کاری لەسەر بکەن بیکەنە بنەمایەک بۆی هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نەدرێ وەک ئەوەی لە ساڵی 2005 بەدواوەوە هەتا ئێستا بەردەوام بوو ئەو حاڵەتە نایاساییە ناقانونیە و هەوڵی ئەوەیاندا فەراغێکی دەستوری لە کەرکووک ئەنجام بدەن ئەوە بوو بە ڕاگررتنی کارەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دواتریش لەسەر ئاستی عێراق بینیمان هەڵوەشانەوەی یاخود ڕاگررتنی ئەنجومەنی پارێزگاکان ڕاگەیانرا بەهۆی ئەوەی کە کاری مودەی یاسایی تەواو کردو بۆ ئەنجامدانی هەڵبژاردن. لە ڕووی قانونیەوە فەراغە یاسایەکە ئەوەیە کە ئەنجومەنی پارێزگاکان لە عێراقا نەبێت و بە تایبەتی شاری کەرکووک کە هەموار کرا بە شێوەیەکی سیاسی ڕخنەیان لێگیرا و توانیمان ئەو بابەتە بە شێوەیەکی یاسایانە ڕاست بکرێتەوە و ئەوەیشی کە نایاساییە فعلا لە دەستوری عێراق بابەتێکی جێگیرە کە عێراق حاڵەتە دەستورێکی لەسەر بنەمای فیدراڵیەت و هەبوونی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەردەوام بێ و هەر بڕیارێک دژی ئەو بڕیارە ئەوە دەبێتە پێچەوانەی دەستور چونکە دادگای باڵای فیدراڵی وەک گوتم باسی تەفسیری نوسوسی دەستور و ئەکەوە ئەتیفاقێکی سیاسی لە دەرەوەی ئەو بازنەیە ئەوە خۆی خلافی یاسایە بەعرەبیشە دەوترێ المەبنی على الباطل باطل واتە ڕەدی ئەو داوایەش لەسەر ئەو ئەساسە و ئەو بنەمایەیە. بەڵێ واتە ئەگەر بێت و هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نەدرێ ئەو کات فەراغی یاسایی و بۆشایی یاسایی دروست ئەبێ نەک بە ئەنجامدانی هەڵبژاردن.
100% وایەوە ئەو ماوەی پێشوش ئەو ستەم و ئەو قڕکردنی دەسەڵاتە کە بینیمان لە شاری کەرکووک وە گۆڕۆنی باڵانسی دەسەڵات هۆکارەکەی هەمووی هۆکارە سیاسیەکان بۆ ئەمڕۆ یەکەم جارە دادگا هات ئەو ڕێڕەوە ڕاست بکاتەوە وەک باسم کرد لە 2005ەوە ئەم پلانە سیاسیە لە دژی شاری کەرکووک دەجێڕا و بوو بە هۆکاری ئەوەی دواخستنی هەڵبژاردنەکان هەتا ماوەیەکی زۆر و لەم ئەخیرانەدا ئەنجومەنی پارێزگاکان بە شێوەیەکی گشتی کە لە عێراق نەما ئەو فەراغە یاسایی و دەستوریەی دروست کرد کە دەبوایە چارەسەر بکرێ چونکە نابێ تۆ اعتراف بە تۆماری دەنگدەران بکەیت لەسەر ئاسی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڵام اعترافی پێ نەکەی بۆ ئەنجومەنی پارێزگاکان و بە تایبەتی کە زۆر باشە دواتر لەسەر ئەوە گفتوگوی زیاترەکەین لەسەر تۆماری دەنگدەران خات و ئەڵماس دکتۆر شۆڕش بەڕێستان شارەزایەکی تەواوتان لە بابەتی دەستوریا هەیە ئەو پاساوی کە دانرا بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کەرکووک ئەنجام نەدرێت بە پاساوی ئەوەی نادەستوریە ئەم پاساوە لە کۆ سەری هەڵدا نادەستوریەتی هەڵبژاردن لە کەرکووک لە چیدا بەڵێ پاساوەکەی کە ئەمان کردویانە لە داواکە کە تانیان لە ئەوە داوا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دوا بخرێت گوایە تۆماری دەنگدەران وەکو پێویست نییە نەکراوە لەبەرەوەی کەموکوریتیایە بەڵام خۆی لە قانونەکە تعدیلی قانونی ئەنجومەنی پارێزگاکان و ئەنجومەنی نوێنەران کە لە بە ژمارە 4 لە 2023 دەرچووە ئەسڵان قانونەکە خۆی 2010 دەرچووە بە ژمارە 12 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵام 2023 تعدیل کراوە کۆتا تعدیلی 2023 کراوە لەمانجی 5 بڵاو کراوەتەوە لە وەقای عێراقی لەوێ لە مادەی 35 کە تعدیلی مادەی 35 کراوە مادەی 35 تایبەتە بە کەرکووک لە ئەسڵی قانونەکە بۆ شێوە تعدیل کراوە یەکەم مادەیەکی ئەڵێ کۆمیسیۆنی هەڵبژاردن هەڵەستێ لەگەڵ کۆمەڵێک وەزارەتەکانی دیاری کردووە وەزارەتی داخلیە وەزارەتی تەندروستی وەزارەتی داد وەزارەتی بازرگانی وەزارەتی تەخدید و نوێنەری هەموو پێکاتە سەرچیەکانی کەرکووک بۆچی بۆ ئەوەی کەوە تەدقیقی سزلاتی ناهەڵدەنگ دەبکەن بۆی تەدقیقی وردەبینی لە تۆماری دەنگدەرانی شاری کەرکووک بکەن لەسەر ئەو ئەساسەکەشی داناوە ئەوانەی کە لە 57ەوە لە کەرکووکن قەیدی 57 یانەیە ئەوانەی کە با پێی مادەی 140 گەڕاونەتەوە کەرکووک ئەوانەی کە پێش 2023 لە کەرکووک بوون ئەمانەی هەموو دیاری کردووە ئەمە لە مانجی 3 ئەم قانون لە مانجی 5 ئەم قانونە دەرچووە دەبێت تا ئێستا یعنی کۆمیسیۆن لەگەڵ ئەم وەزارەتانە لەگەڵ نوێنەری پێکاتەکان لە کەرکووک تەدقیقی تۆماری دەنگدەرانی کردبێت کەواتە ئەمە موبەرر نییە بۆ ئەوی کە تۆ بڵێ تۆماری دەنگدەران ئەساسێکی نییە جگە لەوەش قانونەکە خۆی ئەڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تەنسیق لەگەڵ سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردن لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردن وادەیەک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری دەکا بۆ ساڵی 2023 کە لە وادەکەی لە 20/12/2023 تێنەپەڕێ کەواتە وادەکەی لە 18/12 دانراوە بۆیە ئەم دوو نەسە قانونیە تانەی لێ نەدراوە تا ئێستا لە مانجی سێوە تعدیلی ئەم قانون نەکراوە هیچ موبەرێک نییە بۆ ئەوی کەوە تۆ داوای دواخستنی هەڵبژاردن بکەی قانون ئەرزیەتە قانونیەکە هەیە ئەرزیەتە فەنیەکە حازرە پێویست ناکە بۆیش دادگای باڵا نایە لەسەر ئەساسێکی دەستوری یا قانونی نەبێ داواکە قوبوڵ کاو ئیشی لەسەرکە بۆیە داواکە ڕەت کردوەوە چکە پێچەوانەی ئەو قانونیە پێچەوانەی زۆر مەبادی تری شەکە لە مەبدا کە لە دەستور داهاتەوە بۆ نمونە مادەی 20 مەبدەئی بەشداری هاوڵاتیان لە سیاست مادەی 4 و 5 کە خەڵک سەرچاوی دەسەڵاتە ناکرێ تۆ پارێزگایە باز لە دەستورەکە دکتۆرانی دەستور سەرچاوی یاساکانیشە تۆ نمونە تێنایە بە نمونە مادەی 5مان هەیە ئەمە باز کە گەل سەرچاوی دەسەڵاتە ئەمدا تەداولی سلمیە لەگەل کەرکووک جواب بکەیتەوە یعنی گواستنەوەی ئاشیانەی دەسەڵات بە پێی مادەی 6 و هەندێک مادەی تر ئەمانە هەمووە ئەکاکەوە پرۆسە سیاسیەکە هەمووی بێگزار بکرێت ناکرێتەوە هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنران بکەی بەڵام پارێزگایەک دوو پارێزگا هەڵبوێری لە کاتێکدا هیچ بارودۆخێکی نائاسایی نییە ناکرێتەوە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژێری بەڵام کەرکووک یا پارێزگایشتر بەلاوە بنەی تازیریکەی بەبێ ئەوەی هیچ سەبەبێکی مقنع هەبێ وەڵامە بەرەبزانین بۆچی ناکرێت پرسیارەکە دواتر ئاراستی جەناب دەکەم کە دەکرێت بەتەنها کەرکووک هەڵبژاردننی تیا ئەنجام نەدرێت خات و ئەڵماس باسمان لە تۆماری دەنگدەران کردووە دکتۆر شۆڕشیش
بەباشی باسی لەو بابەتە کرد بەڕێز باست لەوە کرد کە ئەم تۆماری دەنگدەرانە ئێمە دەزانین لە ساڵانی لە ماوەی پێشترە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەو تۆماری دەنگدەرانە هەڵبژاردن کراوە ینی بۆ ئەو کات ڕەنگە ینی لە ماوەی ئەم 1-2 ساڵەدا کە هەڵبژاردن کراوە مردنی تیابوو بێت و کەسانێکی تیابوو بێت کە ماوەی یاسایی دەنگدانیان هەبێت و بوو بنە 8 ساڵ بەڵام بەدەرلەوە خۆ هەر ئەو تۆماری دەنگدەرانەیە کە پێشتر هاوڵاتی دەنگی پێداوە بۆ ئەو کاتیش کێشەیەکی دروست نەکرد بۆ لە ئێستادا ئەو کێشەیە دروست بووە. ئەو کێشەیەکەوە باسی لێکرد تەوان دکتۆر شۆڕش بە سوپاسەوە زۆر بە وردەکاری باسی یاساکانی کرد خۆ لە ئەسڵا یاسای ئەنجومەنی پارێزگاکان لەسەر چ بنەمایەک دروست بوو بە ئەمری هەفتاویەکی برێمەر دواتر لە ساڵی 2005 بەدواوە کە ئەنجومەنەکان تەشکیل بوو لە 2006 بەدواوە هەڵیاندا یاسایەک دابڕێژرێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان کە ئەنجامەکەی یاسای ژمارە 21 ساڵی 2008 ئەنجومەنی پارێزگاکان بوو لەو کاتەوە هەستان کەرکووکیان لێ بەدەر کرد. ئەو تۆماری دەنگدەرانە هەمان ئەو تۆمارە بووە کە ئەو ساڵانە کە لە ساڵی 2010 لە 2014 لە 2018 ئەمانە هەموو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێکراوە بەڵام ئەم بنەمایەکی سیاسیە ئەوان تا ڕادەیەکی باش پێیان قبول نییە ئەو کوردستانیانەی کەوا کاتی خۆی تەرحیل کراون بێنەوە جاریکە لە ناو تۆماری دەنگدەرانە بمێنن و هەوڵی ئەوەیان داوە بپی ئەحسای 57 هیچ کاتێک کار نەکەن تەنانەت هەر ئەوەش بوو بە هۆکارێکی سیاسی کە مادەی 140 جێبەجێ نەکرێ بیانەوە مەسەلەی ئەحسا و ئستفتا و وردەکاریەکانی لە مادەی 58 ئینتیقالیەوە کە هاتە 140 هەر بەردەوام کار و ئەستەنگی بۆ دروست بکەن بە عەرەبی کە پێی ئەوترێ ئیجراعاتی تەوقیتی جێبەجێکردنی واتە ئەم ئەستەنگێکی سیاسی بۆ تۆماری دەنگدەران هەمان تۆمار بووە ئەوان ئەیانەوێ ئەوانەی کەوا تەرحیل بوونە مافی دەنگدانیان نەبێت کە مافی ڕەوای خۆیانە لە شارەکان و جگە لەوەش ئاڵۆزبوونی دۆخی خۆیان لەسەر ئاستی عێراق لە ناو کێشمەکێشە سیاسیەکان بیانەوێت ڕنگدانەوەی هەبێ ئەگەر نەتوانن بە دەستور چارەسەری بکەن لە ناو یاساکانە بەداخەوە کە بۆ چەند ساڵێک بۆیان چووە سەر ئەو بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەتاکو هەڵبژاردنەکانیش بوو بێبەش بوو لە یاسای ژمارە 21 ئێمە بە ئەمری هەفتاویەک کارمان نەکرد کە ئەمری هەفتاویەکی برێمەر بوو بۆیە ئەم تۆماری دەنگدەرانە هەمان تۆمارە و ئەگەر وزارەتی تەختیت و وزارەتەکانی تر مەبەستیان هەبوایە ئەو تەحدیساتە بکەن بۆ مردوەکان و بۆ زیندوەکان ئەوە خۆی ئۆتۆماتیکی تەحدیس ئەبێتەوە کەسێک کە وەفاتی کردووە ناتوانێت ئەو کارتانە کە لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تازە بکاتەوە و لە تۆماری موادی غذایی کە پەیوەستە بە وزارەتی تیجارە و هەروەها وزارەتی تەختیب هەمووی تۆمار ئەکرێواتە ئەم تەحدیسە ئەبێت تەحدیساتێکی بەردەوام بێ نەک پەیوەست بێ بەمەوە پێشم وایە نوێنەرانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک چەند کۆبوونەوەیەکیان کرد لەگەڵ ئیداری ئەم شارە سەبارەت بەم کێشەیە ئەمەی کە تەنیا ڕەت کراوەتەوە هیچ بنەمایەکی یاسایی نەبوو کە ئەیان ویست هەڵبژاردن نەکرێت تەنها لە ترسی باری خراپی دەنگدەرانی ئەو پێک هاتە سیاسانەیە لە شاری ئەگەر قرار بێ خات و ئەڵماز ئەگەر قرارە ئیشکالێک یا کێشەیەک لە تۆماری دەنگدەران هەبێ ئێمە بەپێی یاسای هەڵبژاردن کۆمسیۆنی هەڵبژاردن مودەیەک دیاری کراوە کە لەو مودەیە تا تۆ دەتوانی تا نەبێ لە تۆماری دەنگدەران کە لەو مودەیەتانە نەدراوەوە کارەکان بە باشی ڕۆشتووە ئیتر چۆن دەتوانی لە دوای ئەوە بەڕاستی سکاڵا لەسەر ئەو بابەتە تۆمار بکەیت زۆر ڕاستە وەکتانە نەدراوە بە ئیتیفاقی سیاسی خۆشیان ئەو یاسایە هاتۆتە ئەنجام لە ئەنجومەنی نوێران باواقعی بین یعنی هەموو لایەک واژوویان کردو و ڕێککەوتنیان لەسەر سەرباری ئەوەی کە ئێمە هێشتا تێبینیمان هەیە حەزەکەم بزانی لەسەر ئەو یاسایە ڕەنگ بێ 100% بەویستی ئێمە نەبوو بێ ئەگەر بلێم زۆر تێبینیشمان هەیە لەسەر بابەتەکە بە خۆتان ئاگدارن و هەوڵی تانەدانشماندا بوو لە هەندێک بڕگەی ئەو یاسایە بەڵام ئەوە کاتێک کەوتێ ئەوە بوو بە ئەمرێکی واقع و قانونی و سیاسی لەم شارە بۆیە ئەو بابەتە ڕێرەوی یاسایی خۆی ئەگرێ و ناتوانانی چیتر تۆ بێت ئەو ئەنجومەنە هەڵبژاردننی بۆدا بخرێ لە کاتێکدا لە 2004 کە هەڵبژاردنەکان ئەنجام درا لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەتاکو ساڵی 2018 لەسەر 19 کە هەموو ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ڕاگیرە ئەم ئەنجومەنە کاری کردووە بە ئەمری هەفتاویەک لە کاتێکدا ئەوان هەمویان بە یاسای ژمارە 21 ساڵی 2018 کاریان کردووە و ئەم تەحدیساتانە ئەبێت تەحدیساتێکی مستەمر بێ لەسەر ئاستی وزارەتەکان نەک بەکار بێت تەنها بۆ تەنگەژەی سیاسی بۆ ئەوەی کە ڕوو ئەداوتومانە لە کەرکووک گۆڕینی دەسەڵاتە مەترسیەکە ئەلەوەیە ئەمان کە ئەبینن ئیرادەی کەرکووچەکان و هێز و سەپاندنی کارەکانیان لە پێناوی گۆڕینی دەسەڵاتە و ئەیبینن بە تایبەتی قوارەی
هاوپەیمانی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 142 کە بەو قووەتەیە بەو ڕێژەیە هاتۆتە پێشەوە بە تایبەتی بەشێک لەلایەنە سیاسیەکان ئێستا ڕۆژانە پەیوەندی بە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەکەن جگەلەوەی کە خەڵک درکی بە تەواوەتی بەو مەترسیە کردووە بەو خەموو بێخزمەت گوزاریەی کەرکووک کردووە کە ئەزانن ضرورەتی ئەنجومەنی پارێزگا لەکوێیە و ئەو دەسەڵاتی کە ئەوان قۆرغیان کردو و نەک نەیانتوانی خزمەتی کەرکووکەکانی پێ بکەن ڕنگ بێ خزمەتی چەند بنەماڵە و عشرەتێکی پێکرا ئەمە ئەم ترسە سیاسی خستە دڵیانەوە زۆر باشە دەستخۆش ئەگەڕێ مۆلات دەستگای باڵای فدرالی و بەڵکارەکانی ئەگەڕێ مۆلات خات و ئەڵماس دکتۆر ئەو یاسای کە باسمان کرد یاسای کۆمیسیۆنی هەڵبژارنەکان لە مادەی 6 یاسایە بەڕوونی لە دەقیەکە ئاماژە بەواکە کە دەبێت لە یەک ڕۆژدا هەڵبژارنی پارێزگاکان ئەنجام بدرێت کە مادەم تۆ بە دەقی قانونی بە وازەحی تۆ ئەمەت هەیە کە هەموو پارێزگاکان دەبێت لە یەک ڕۆژدا هەڵبژاردن ئەنجام بدەن کەواتە ئەوەی کە پێشتریش باست کرد بەڕێزت ئەکرێت یعنی تۆ لەو ڕۆژەدا کەرکووکی لێ بە دەرکەیت و لەو ڕۆژەدا کەرکووک هەڵبژاردن نەخێر ناتوەرێت لەو ڕۆژەدا مەسەن هیچ پارێزگایە کەرکووک یا پارێزگایشتر بە دەرخەی ئیسیسنا بکەی لەوەی هەڵبژاردن بکات ئەیلا ئەگەر بارودۆخێکی نائاسایی هەبێت لە وڵاتەکە بۆ نمونە مەسەن مووسڵ کەوتووە ژێردەسی داعشەوە لەو وەختە تۆ هەڵبژاردن بکەی دەستت بە مووسڵڕاناگە لەوێ نایکەی لە مووسڵ ناتوانانی هەڵبژاردن بکەی بەڵام ئێمە لە کەرکووکدا و دەستگاکان کارەکەن بارودۆخێکی ئاساییە و دووەکووتم قانونەکەش لە مانجی 5ەوە بڵاو کراوەتەوە دەڵێ بەو شێوەیە تۆماری دەنگدەران ڕێک بخرێ لەسەر بۆ لە کەرکووک کەواتە هیچ موبەرێک نییە بۆ دواخستنی بەڵام بەداخەوە ینی کەرکووک دۆخێکە کەوا لەبەر ئەوەی کورد لە ئەساسدا زۆری نەبووە کوردیش خۆشی تۆزێک بێ خەم بووە لەو مەسەلەیە مەسەن بۆ نمونە مەسەن زۆر پێداگری نەکردووە لەسەر یەکلاکردنەوەی مادەی 140 تا ئێستا کاتێک مەسەن مادەی 140 زۆر شتی حەسم دەکرد ئێستا کێشە ئەوەیە مەسەن لەم قانونە هەندێک شتی تایە بەڕاستی لە بەرژەوەندی لایەنی کوردی نییە یعنی اعتراف بە مەسەل دەرانجامی هەڵبژارنەکەش ناکە بەیانی ئەگەر لە هەڵبژارنەکە مەسەن دەرەنجامەکان چۆن بێت چکە بۆ بخوێنمەوە لە مادەی هەر ئەو مادەی کە مادەی 13 لە مادە تعدیلەکەی 2020 دەڵێ بەرگەی دووەمیان دەڵێ دەرەنجامی هەڵبژارنەکان بە ئەساسێک داناندرێ بۆ هەر وەزعەیەکی قانونی یا ئیداری لە کەرکووک ئەو ترسە هەیە ئەمجا فقرەی شتری چوارەمی دەڵێ دابشکردنی دەسەڵاتەکان لە کەرکووک بە نوێنەرایەتێکی یەکسان و عادل تەوزیع دەکرێت لە نێوان پێکاتەکاندا بێت گوێدانە دەرەنجامی هەڵبژارنەکان ئەی تۆ هەڵبژاردن بۆ ئەەکەی کەواتە بەداخەوەیانی لە ئێستا کورد حەقە خۆی ئیش لەسەر ئەمە بکە ئەند و بڕگەیە ئیشی لەسەر بکە داوای هەڵۆشانەوەی بکە داوای ئیلغاکردنەوەی ئەو دوو بڕگەیە بکە لە دادگای دەستوری چکە ئەمە هیچ حسابێ پێچەوانەی هەموو مادە دەستوریەکانە ئەوانەی کە حساب بۆ دەنجی دەنگ دەردەکەن ئێستاش دەکرێت مەسەن تانەی لێ بدرێ ئێستاش دەکرێت چکەم قانونە ئەڵێ ئەم قانونە ئەم تعدیلە بەردەوام دەبێت ئەم قانونە بەردەوام دەبێت ئەم مادەیە بۆ دەورەی داهاتووی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکان بۆیە ینی پێویستە کورد بەڕاستی ئەمە چاوێکی پێدا بخشێنەوە ئیشی لەسەر بکە بۆ هەڵوەشانەوەی ئەو دوو بڕگەی دووەم و چوارەم لە مادەی 13 تعدیلەکەی ساڵی 2023 بۆیە ئێمە پێویستە بەڕاستی کورد پێویستە هەم مەسلەی تاکی لەسەر مادەی سەڵ ئەگەر ئێمە خەممان لە مادەی 140 خوار بە بەجددی جێبەجێ کرا بە ئێستا کەرکووک دۆخێکی تر بوو زۆر نەکەرکەوک و زۆر ناوسی تریش بەڵام ئەمانەمان نەکردووە بۆیە لایانی بەرامبەر بە هەموو شێوازێک ئێوێ پرۆسە قانونیەکان بەدوا بخە ئەگەر جێبەجێکردنی مادەی 140 ئەگەر هەڵبژاردنە لەبەر ئەوەی ئەزانێت چاوەڕێی دۆخێک دەکاکەوە بارودۆخە دیموگرافیەکە بگۆڕێ لە کەرکووک ئەمەش ئایا لە بەرژەوەندی ئەو دەبێ یاخود لە بەرژەوەندی کورد دەبێ ئەمە بەپێی کاری پێکاتەکانە حتمما ئەمانیش مەسەن عەرەب لایانی عەرەبی هەوڵەدا زۆرینەیە لە عێراق دەوێت مەسەن ڕێژەی کورد لە کەرکووک زیاد بکە و بۆ شێوەش هاتووە یعنی کورد زۆری نەبوو بە حسای 57 تا 67 بەڵام ئێستا وردە وردە وای لێ هاتووە داوا ئەکەن ئەڵە شارێکی عراقیە و بۆ هەمومان وەکو یەکە ئەمە تا بە قانونەکە ئەڵێ دەبێت دەسەڵاتەکان بە یەکسانی تەوزیع بکرێت لە نێوان پێکاتەکان بەبێ گوێدانە دەرەنجامی ئەو دەرەنجامی کە لە هەڵبژارنەکە دەکەوێتەوە ئێمە پێچەوانەی هەموو بنەما دەستوریەکانە کە دەستور باز لە بەشداری هاوڵاتیان دەکات کە باز لە قیمەتی دەنگ و هەڵبژاردن دەکات کە تۆ هەڵبژاردن قیمەتێکی نەبێ بۆ ڕێخستنی دەسەڵاتەکان لە ناو پارێزگاکەدا ئەی بۆ دەیکردنی حکمەتی چییە؟ کەواتە بۆ ئێستای کەرکووک هەڵبژاردن تا چەند گرنگە بە تایبەت ئێمە دەزانین ینی ماوەیەکی زۆرە لە کەرکووکدا هەڵبژاردن نەکراوە تا چەند گرنگە بوونی هەڵبژاردن و هەڵبژاردنەکان لە وادی خۆیدا بکرێ بۆ لەمە دووە 4 ساڵ جارێک
لەناو کەرکووک هەڵبژاردن بکرێ ینی ئەمە تا چەند گرنگە ینی ئەوەی کە بە خۆشحاڵی و ئێمە بینیمانە بڕیارێکی سکاڵایەکی محکمەی فیدرالی کە داوای 1 ساڵ تازەکردنەوەیان کرد لە ئەوهین دەورەی هەڵبژاردن بڕیارەکە سکاڵاکە ڕەت کرایەوە کە ئەمە بەڕاستی بۆ خۆی جێگەی دڵخۆشیە کە بۆ لەمە و دووە ینی ئەگەری هەیە لە پارێزگاکانی عێراق بە تایبەت لە کەرکووک لە وادی خۆی هەڵبژاردن بکرێت خۆی گرنگترین بنەما و پرەنسیپی نوێنەرایەتی خەڵک نوێنەرایەتیکردنی خەڵک ئەوەی کە بۆ دەوری بێ بۆ ماوەیەکی دیاریکراو بێ 3 ساڵ بێ 4 ساڵ بێ 5 ساڵ بێ نابێت لەوە زیاتر بێ بۆ نمونە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە 2005ەوە بەردەوامە تا ئێستا نەکراوە ئێمە لەسەر چه ئەساسێک ئەسڵەن هەر نوێنەر شەرعیەتی نامێنێکەوە بڵێن نوێنەری خەڵکن ئەم ئەنجومەنە بۆیە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان گرنگە لە وادەی خۆیدا بکرێت لە 4 ساڵ لە وادەی خۆیدا هەروەها ئەنجامدانی ڕاپرسیل بکرێت لەو ناوچانەی کەوا جێی مشتومڕە لە نێوان حکوومەتی فیدرالی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئایا سەر بەکام حکوومەتە مەسیری ئەم ناوچانە دەبێت لا بکرێتەوە ناکرێت ئەمە لە دەستوری 2004 بڕیاری لێداوە لە دەستوری 2005 بڕیاری لێدراوە ئالیەتێک دانراوە بۆ جێبەجێکردنی بەڵام تا ئێستا کار بەو ئالیەتە ناکرێت 3 هەنگاو دانراوە بۆ جێبەجێکردنی مادەی سەوسر بەڵام ئێستا ئێمە تا ئێستا لە هەنگاوی یەکەم دەخولێنەوە هەنگاوی دووەم دەرباز نەبووین بۆ هەنگاوی دووەم بۆ هەنگاوی سێم بۆیە تێپەڕبوونی ڕۆژگار لە زەرری کووردە چونکە تۆ ساحەبی کێشەکەی لایانی بەرامبەر ژمارەی دانیشتوانی زیاترە وەسائلی زۆری بەدەستەوەی بۆی کە بتوانێت دیموگرافیەتی ناوچەکە بگۆڕێ بە هەموو شێوەیەک لە قازانجی خۆی و بە زیانی تۆ بۆیە ئەگەر تۆ دەست و بر نەکەی تۆش بە حەکیمانە ئیش نەکەی بەڕاستی وردە وجودیش بمێنێ وجودێکی ئەو تۆ نامێنێ کە لەوێ بتوانی کاریگەری تەبێ لەسەر بارودۆخە سیاسیەکان و لە ناوچەکە وەکو کەمینەیەکە لێ دێشان بەشانی ئەوانی تر بەداخەوە دەستخۆش خات و ئەڵماس باست لەوە کرد کە لیستی 142 لە کەرکووک هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە بەڕاستی کارەکانیان بە شێوەیەک چۆتە پێشەوە کە چاوەڕێ ئەوە کرێت کە سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنن ینی ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە لە ئێستادا کەرکووک و کەرکووکیەکان بەو شێوەیە دژایەتی بکرێن و هەوڵی ئەوە بدرێکە هەڵبژاردن لە پارێزگای کەرکووکانەکرێت بڵێ ئەمەیەکێ لە هۆکارە سەرەکیەکانە لەبەرەوەی لە ماوەی 6 ساڵی ڕابردوو کەرکووک زۆر بێ خزمەتگوزاری بوو بە تایبەت گەڕەکە کوردستانیەکان و کوردنشینەکان با هەروە بڵێن ئەگەر لە گەڕەکە عەرەبی و جگە لە خزمەت گوزاریەکان باڵانسی سیاسی هێزش گۆڕابوو بە معادلەیەکی زۆر ناڕێک ئەو بابەتانەی مەترسیانەی کەوا هەیە لە یاسای هەڵبژاردنەکانە بە هەمان شێوە ئێمە ئاگادارین و درکی پێکەین و مەترسی جدیشن لەسەر ئەو یاسایە کە پێش ئەوەی بەڕێزیان بچێتە وردەکاریەکەیەوە مامۆستا شۆڕژ من باسی ئەوەم کرد دکتۆر شۆڕژ وتم ئێمە تێبینیمان هەیە لەسەر ئەو یاسایە کە باش نییە بەڵام من وردەکاریەکانیم بە تەواوەتی باز نەکرد و عێراقش بتوێنێت دەوڵەتێک نیە ئەلتیزامی کردوێ 100% بە یاسا ئەگەر باسی تەنانەت حتا وەکو مادەی 140کەوە کردمان 3 جار ئێمە بڕیارمان هەیە لە دادگای باڵای فدرالی عێراقی بۆ جێبەجێکردنی کوا بۆ جێبەجێ ناکرێت واتە ئەو مترسیانە بەردەوامیان هەیە لە شاری کەرکووک بەڵام ئەمەی کە ئێستا ڕوئەدا لە قووەتی هەڵبژاردنەکە فعل و ڕەتفعل هەیە لە دنیاە ئەو کارێکەوە ئیداری کەرکووک لە ماوەی ئەم 6 ساڵەی ڕابردوو ستەمێکی زۆری کرد بێئومێدیەکی زۆر بە شاری کەرکووکەوە هەبوو بێ خزمەتگوزاری لە ڕووی ئاو کارەبا هەموو بابەتێک لە بابەتەکان وەزع سیاسیەکان ئەمنیەکان دۆخێک گۆڕا زۆر بە ئاراستەیەکی خراپ ئەمە واقعێک بوو بەڵام ئەم واقعەتاڵە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ یا ماینەوە بڕیارماندا بە ئەو کاتش بڕیارماندا بە هێز و ئیرادەوە ئەم شارە بەجێ نەهێڵین و بەردەوام بین بۆی گۆڕینی دۆخەکە بێتە ئاراوە ئێستا ئەمە فرسەتێکە بۆ گۆڕینی ئەو دۆخە بە مەسەلەی هەڵبژاردن کە هاتۆتە ئاراوە چکە ئەمڕۆکە یاسا و قەڵەم حکومت ئەکا کە سەنگی مەحەکەکانی لە ڕۆژی هەڵبژاردن و دەنگدانەکەی لە سندوقی دەنگدانیەک لا ئەبێتەوە ئەگەر ئێمە بتوانین زۆرینەی ئەو دەنگە بێنین کە ئێمە دڵنیان ئینشاءڵڵا هێنین بەڵام ئێمە تەموحەکەمان لە ئاسێکی زیاترە بتوانین لە کاتی تانەدانش لە یاساکەیە سیستەمی سیاسی لەم شارە بگۆڕین کە حتا ئەتیفاقی سیاسی ناکاتە بنەمای تەوافق بەپێی ئەو مادەیە کە ئەڵێ ئەبێ بە تەوافق ئیدارەی ئەم شارەدا بندرێ فعلەن ئەی هەڵبژاردن نەتیجەی چییە ئەگەر تۆ لە کاتێکدا بە هەموو قووەت و هێز و توانایەکەت بتوانیم مفاوەزات بکەی ڕنگ بە دەسەڵاتەکەت زیاتر بێ ئەوە دەستەکەوتەکەت زیاتر بێ چکە بەرامبەرەکەت هەمیشە کار بۆ ئەوە ئەکاتن تۆ بسڕێتەوە و نەتهێڵێ جگەلەوەی کە ئاستەنگت ئێستا بۆ دروستەکە واتە معادلەیەک و سرعەیەکی سیاسی قورسە پێویستە کورد تێیدا سەرکەوتوو بێ
بە هەموو پێکهاتەکانیەوە و بە هەموو لایەنەکانیەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی قیادەی ئەوە ئەکا لە کەرکووک بۆیە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە شانازی بەواکەین کە بتوانین ئەم دۆخە چارەسەر بکەین و بێگەێنینە ئەوەی جارێکی کە هەڵ لە هەڵبژاردنەکانمانە دەنگمان باش بۆ ئیدارەی پارێزگا وەربگرین بۆی ئەو ستەم و زوڵمە جارێکی کەلا بدەین. ئەو ئاستەنگەی کە بۆ کەرکووک دروستکرا بۆ ئەوی کە هەڵبژاردن تیایدا نەکرێ ئەمە و ئاستەنگە تێپەڕێنراوە ئەو بڕیاری کە ئەمڕۆ لەلایەن محکەمەی فیدراڵیەوە درا بەوەی کە داواکە ڕەت کرایەوە و لە کاتی خۆی و لە وادی خۆیدا هەڵبژاردن ئەنجام دەدرێت. جا دکتۆر شۆڕش باسی لەوە کرد یعنی لە ئەگەری ئەوەی کە نەتیجەکانیش قبول نەبێ هێشتا مەترسی لەسەر کورد هەیە. ئەی بۆ دوای هەڵبژاردن بۆ ئەو کاتێک کە نەتیجەکان بەدڵی ئەو لایەنانە نابێت کە نەیاری کوردن بۆ ئەم دۆخە کورد خۆی ئامادە کردووە لە کەرکووک بە تایبەتی؟ بەڵێ خۆی ئامادە کردووە و بە تەئکید دەبێتانە بدرێتن لەو بڕگە یاسانەی کەەوە ئەڵێ بە ئەتیفاقی سیاسی ئەبێ تەنانەت ئیداری کەرکووک بە تەوافق یەکلا بکرێتەوە و هەموو کاتی ئەبێ کار لەسەر ئەوە بکات جارێکی کە ئەو کلێنی لەو یاسایە هەیە جارێکی کە لە ئەنجومەنی نوێنرانش هەموار بکرێتەوە چکە ناکرێ بە بەردەوامی ئەم یاسایە ئەتوانم بڵم بۆ قۆناغێک توانیمان ئەمە ترسیانەی تێپەڕ بکەین و بیبینەوە تەنها مەبەستەکە ئەساسیەکە ئەوە بوو هەڵبژاردن بکرێت لە ئەنجومەنی پارێزگا و دۆخی کەرکووک چارەسەر بکرێت بەڵام لە کاتێکدا کە دۆخی دەسەڵات جارێکی کە ئەگەڕێتەوە یەکەم هەنگاو ئەوە دەبێ ببێتن کە کار لەسەر ئەو بکرێ هەمواری ئەو یاسایە بکرێتەوە و ئەو بڕگانە کە لە زەرەری کووردە دەبێ چارەسەر بکرێت و مانای هەڵبژاردن ئەوەیە زۆرینە یاخود زۆرینەی ڕەها یاخود هەر لایەنێکی سیاسی بتوانێت ئیداری پارێزگا پێک بگەێنێتن لە کاتی بدنەوەی لە ئەنجامی هەڵبژاردنەکان و ئیلا هەڵبژاردن مانای چێ بێ و ئەساسی چێ بێتن لەبەرەوە ئەو اتفاقانە لەسەر یاسایەکە دەبێت جارێک کە چای پێ بخشێرتەوە و جارێک کە ئەو یاسایە هەموار بکرێ و جگەلەوەش بەڵام گرنگی ئەوەیە ئەمڕۆ کە دەنگەکان بەهێز و قووەتێکی زۆرەوە دەنگ بێنین و بتوانین دۆخی سیاسی کەرکووک بگۆڕین و دەسەڵات جارێک کە بگەڕینەوە بۆ شارەکە. بەڵێ دەستان خۆش بێ. دکتۆر بۆ ئەم قۆناغای کەرکووکیەکان دەبێت ڕۆڵیان چی بێ و دەبێت چی بکەن؟ بەڵێ وەڵا هەمیشە یعنی قانون بە دوای واقع کەوتووە دەستور بە دوای واقع کەوتووە ینی دەستور ئەگەر هەش بێ ناتوانێت خۆی فەرزکا بەسەر واقع سیاسیەکە بۆیە واقع سیاسیەکە کە چ دۆخێکە لە سبارۆخێکدایە ئەوە گرنگە ئەمە خۆی فەرز دەکات بەسەر دۆخە قانونیەکە چی هەیە نیواتە بۆ نمونە ئەگەر کورد بتوانێت مەسەن لە کەرکووک وەکو یەک ئێرادا بتوانێت وەکو پێکاتەیەک کە پێکاتەیەکی ڕەسەن و زۆرینەی ئەو شارە بووە لە پێی ئەحسای 57 و ئیسڵاکانی دواتر لەسەر ئەوە بەرەو پێشەوە بڕوە ئیش بکە سیاست بکە بێگومان دەتوانێت گۆڕانکاری لەو واقع دەستوریش و لەو واقعشەیە کە لە قانونەکاندا هەیە بیگۆڕێ بەڵام ئەگەر بەرەو دواوە بێت ئەگەر نەتوانێت مەسەن یەکگرتوو بێ نەتوانێت چۆن ڕوبەڕووی مەترسیەکانی نیارەکان بێتەوە لە بەرەوەی بۆ نمونە تۆ ئەم داوایی کە کراوە لەلایەن کەسێکی تورکمانەوە کراوە لەلایەن کەسێکی سنەوە کراوە بێگومان ئەمانە لەوانە بن کە هاوردن یا تازن لە دۆبار و دۆخەکە ئەجی ناخۆ کەرکووک شارێکەوە مەسەن تورکمانی لێ بۆ بەڵام بۆ ڕێژێ نایە عەربی لێ بۆ ڕێژێنە ئەمە حسایەکان من قسە ناکەم بەڵام حسایەکان کە حنا بەتاتۆ ئەمانە لە سلەکان و پەنجاکان و ئەمانە حسایەکانیان دەرکردوە ئەمانە باسی دانیشتوانی کەرکووک دەکا لیژنەی ویلایەتی مووسڵ کە ساڵی 24 هاتۆتە کوردستان هاتۆتە عێراق کوردستان و عێراق بۆ یەکلاکردنەوەی کێشەی ویلایەتی مووسڵ ئەحسایە دەرکردووە کە ویلایەتی مووسڵ بە کەرکووکیشەوە چەندی کورد بووە و چەندی عەرەب بووە ئەمە هەموو ئەحسایەکان مەوجودە بەڵام بەداخەوە یعنی بارودۆخەکان لە خزمەتی کورد نەبووە بۆیە لەو بارودۆخی ئێستا کە کورد شتێکی بەدەستەوەی ئەگەر نەتوانێت ئیش لەسەر مەسەلە سەرچیەکان بکە بۆ جێبەجێکردنی مەرامەکانی خۆی و گۆڕینی سەپانی ئەو واقعی کە پێشتر هەیە بۆ لەوێ بەڕاستی بەرەو دواوە دەگەڕێتەوە و ئێمە زەرە دەکەین ئێمە بەداخەوەیانی ئێستا هەتا عەقڵیەتی ئەوەمان نییە مەسەن چۆن دیمۆگرافیەتی ناوچەکانی ناو هەرێمی کوردستانیش پارێزین ئەیستا ئەم کێشەیەشمان هەیە ئێمە لەوێ بە هەمان بۆ عەقڵێتی ئیشمان کرد ئێستا لێرە بۆ عەقڵێتی ئیشەکەین ئەمە مەسەلەیەکە پێویستی بە بڕیاری سیاسی تۆپ هەیە بۆی کە بتوانانی تۆ ڕوبەڕووی ئەم وەزعبیەوە ئەگەر وانەکەی بۆ نمونە ئێمە لە 2004ەوە مادەی 58 قانونی دارایی دەوڵەت کە ئێستا بۆ مادەی 130 لە 2005 تا ئێستا هەر جێبەجێمان نەکردووە ئێتۆ ئەمە مەسەلەیەکی گرنگە بۆ وجودی کورد لە عێراق پێش هەموو
شتێکی تر پێش ئەوەی تۆ ڕاکەی بۆ ئەوەی بەشداری لە حکوومەتی عراقی بکەیت پێش ئەوەی ڕاکەی بۆ ئەنجومەنی نێران پێک بێنی و حکوومەت پێک بێنی و سەر و کۆمار دابنێ کە کوردێ دەبێت ئەم مەسلەیە یەکلا بکەی و ئەگەر ئەمەمان یەکلاکردبایەوە لە 2006 ئێستا دۆخێکی تر بوو لە کەرکووک بەڵام ئێمە مەسەلە ئەساسیەکانمان پشتگوێ خستەوە بە دوای مەسلە لاوەچەکان دەکەین بۆیە بۆ نمونەتەوە ئەگەر بەیانی وەکوتم ئەگەر دەرەنجامی هەڵبژارنەکانی لە قازانجی کورد بێ بەڵام ئەم تەمەسک بەو مادەیەوە کە ئەڵێ ناکە دەبێت پۆستەکان بە یەکسانی لە نێوان پێکاتەکان بۆیە دەبێت تۆ لەوە زیرەکتر بی لەوە سیاسیانەتر ئیش بکەی بتوانانی ئیش لەسەر واقع سیاسەکە بکەی زیاتر وەکو بۆ ئەوی کە واقع قانونیەکە ناچار بکەی ملکەچی ئەم واقع بێ بەڵام ئەگەر هەر بە دوای ئەوە بکەویکەوە بڵێ دەستور وای گوت و بەم شێوەیە نەخێرێت فەرمو دەستور ڕێداوە دەڵێتەوە وەرەمان ناو سەجێنە ناکان یەکلا بکەوە بەڵام چێ ئەم حەز دەکا 20 ساڵی تریش تا 2035 یەکلا نەکرێتەوە ئیشی توێ بە دوای بکەوینکەوە یەکلایکەینەوە مەسەلە ناو سەجێ ناکان بەڵام ئێمە خۆمان لێی بێخەمین بۆیە ئەمە مەسئولیەتی ئێمەیە پێشەوەی مەسئولیەتی لایەنەکانی تر بێ بۆ نمونە ئێستا ئەم دوو بەرگەیە دەبووە ئێمە تانەمان لێدا بەخۆی ئێمە نازانین بەیانی ئایا بەڵام بە پێی ظاهری حال کورد زۆری نەیە لە کەرکووک دەنجی زۆری نەشدێنێ بەڵام بەیانی ئەمە ڕێگر دەبێت لەوەی کە تۆ بتانی زۆر وەکو پێویست سوود لە دەنگەکانی خۆت بینی باش خاتو ئەڵماز وەکو کۆتا پرسیار ئەو تەحالف و هاوپەیمانی کە دکتۆر باسی کرد بۆ کورد ئەگەر چی پێش هەڵبژاردن ئەم تەحالفە نەتوانرا بە پێی پێویست بەدەست بهێنرێ بەڵام تا چەند گرنگە بۆ دوای هەڵبژاردن ئەم هاوپەیمانێتی و تەحالفە هەبێ بۆ ئەوەی کە کورد و کەرکووکیەکان خاوەن پێگە و خاوەن دەسەڵات و خاوەن بڕیار بن لە ناو کەرکووکە. والله خاتونیان لە هەموو کاتێک بۆ کەرکووک گرنگە لە پێش هەڵبژاردنەکان و لە دوای هەڵبژاردنەکانیش دەردی جەنابەت ئەڵێ یعنی دکتۆرش باسی کرد ئەگەر نەکرا ئەمە هەمووی هۆکاری سیاسی بۆ کە لە ناو خۆمان بۆتە گرفتێکی گەورە وەگرێک چۆرەیەک کە بەداخەوە لایەنی سیاسی کورد هەبێ بتوانێت لەگەڵ هاوپەیمانەتی یاخود لایەنی ترا بتوانێت تەحالف کە و ئەتیفاقە بەڵام نتوانین گرێچۆرەکانی ناو خۆمان بکەینەوە ئەمە وای کردووە پێگەی کورد ئەگەر نتوانێت تەحالفە بکات لە دوای هەڵبژاردنەکە بەتەئکید زیاتر گرسمان ببێ وەکو وتمان ئەو کەلێنە لە ناو یاسایەکە هەیە کە فەقەرەیەکەیە ئەڵێ اتفاقی دانانی حکوومەت ئەبێ بە تەوافق بێ لە ڕێگەی هەمولایەت ئەوە وەزعێکی خراپە واتە ئەبێت تۆ یەکدەنگ بی یەکریز بی بۆی بتانی جارێکی کە ئەو کێشەیە و ئەو گرفتەش چارەسەرکەی و بتانی یاساکەشی پێ هەموار بکەیتەوە دەنا لە معادلەی سیاسی عێراق حەزەکەم سەراحەت بی لەم نە مەسەلەی قانون و نە مەسەلەی دەستور و نە مەسەلەی واقعی حال جار وایە بەداخەوە بینیمان هێزی سەربازی جاری وایە بەکاردێت لە ناو خودی خۆشیانە لایەنە عێراقیەکانە لە بەغدا و خواروشەوە با یعنی ئێمەش بەدەر نین لە واقع سیاسی عێراق کە هەمووی بە گرفت هاتووە لە سەردەمی مەلەکیەتەوە هەتا ئێستا وە لە هەموو کاتێکشدا کورد باجی داوەتەوە جگە لە کێشە ناو خۆیەکانمان کەواتە ئەبێ کورد هەموو کات یەکریز بێ و هەوڵی ئەوە بدە ئەو یاسایە بگۆڕێ بەڵام ئەمێنێتەوە یەک شتێک ئەم هەڵبژاردنە نابێتی دابی دۆڕێنین من ئەوە ئەزانم کەرکووک نابێ بدۆڕێ لەم هەڵبژاردنە بەسەر جەم ناوچە دابڕێنراوەکانەوە بۆی بتوانین جارێکی کە باری سیاسی ڕاست بکەینەوە و کارش بکەین ئەم یاسایانە هەمیسان هەمواری بکەینەوە و بە اتفاقاتی سیاسی ڕێکی بخەینەوە و ئەگەر کراش بەجددی تانە بدرێت جارێکی کە لەم یاسایانە لە بەرەوەی بە هیچ شێوەیەک خزمەتی کەرکووک ناکە لە بەرەوەی دۆخی عێراق و ئەخوازی هەموو کاتێک هەوڵیانداوە بە اتفاقاتی ئەقلیمی و نێودەوڵەتی کارێک بکەن لەگەڵ بەرژەوەندی هەندێک لایەک بگونجێ و لایەکی کە نەگونجێ و تەصفی سیڕاعاتی سیاسی سێ بەشی لە کەرکووک کراوەتەوە ئەمە واقعێکی حاڵە کە ئێمە بینیومانە لەم شارە بە هەموو پێک هاتەکانیەوە بۆیە ئەبێ یەکریزی و یەکدەنگیمان زۆر ئەساس بێ بۆ بنەمای کارکردن بەڵام ئەبێ لە هەڵبژاردنەکانی شار بیبینەوە ئەمجارە لە بەرەوەی ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی یەکەمە کە ڕاستەوخۆ لەگەڵ ئیدارە و حکوومەتی محلی ئەم شارەیە کارەکە و بۆی ئەو بەر سنگی کە لار بۆتەوە چاک ببێ و هەروەها بتوانین سیستەمی سیاسی و دەسەڵات بگۆڕین. بەڵێ دەستان خۆش بێ دکتۆر شۆڕش ئەگەر شتێکتان مابێت. وڵی هەر ئەوەیە بەڕاستی کە کەرکووک دۆخێکی ئالۆزە لە عێراق لە سەرەتاشەوە ئەمڕۆ نییە وەکوتم لە سەردەمی کێشەی ویلایەتی مووسڵ و کەرکووک دوو شاری گەورن کە کوردی تێیا زۆری نەبوو بۆیە بەڕاستی پێویستە ئەنێ کورد بە بەرنامەی سیاسی و استراتیزی هیچ لەسەر مەسلەی کەرکووک بکە بۆ ئەوەی کەوا ئەم شارە هەرهیز نەبێ مەسەن زۆرینەی کورد تێدا ئیسپات بکرێ بەسەلمێنرێت تازە تۆ ناتوانانی ئینکاری بوونی نەتەوەکانی تر بکەیت بەڵام ناشکرێ مەجال بدەیتەوە تۆ لەوێ
وەکو ئەوان مێنیتەوە بە مستەوای ئەوان یاخود لەوان کەمتر بمێنین و لەبەرەوەی تۆ زۆری نەبووی ناکرێت بەهۆی ئەو بارودۆخانەی کە بەسەر کەرکووکدا ڕۆیشت تۆ قبولی ئەوە بکەیتەوە نەتەوەیەکی کەمینەی لە کەرکووک ئەمەش هەڵبژارنەکان ڕاپرسیەکان کە بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەری ئەخائە تۆ ئیشت کردووە دەتوانی وەکو زۆرینەیەک ئەم ناوچانە خۆت سەپێنی لەو ناوچانە یاخود بەداخۆکردنەوەی دەرگایەکی باش دەبێت ئەم هەڵبژارنە گرنگە لەبەرەوەی تۆ پێکاتەی کەرکووکت بۆ دەردەخاب ئایا مەسەن کورد چەندە ڕێژەی کورد چەندە ڕێژەی عەرەب چەندە ڕێژەی تورکمان چەندە نوێنەرەکانیان چەند دەبێت لەسەر ئەو ئەساسە هەر کەسە و حەزمی خۆی دەردەکەوێت بۆیەش مەسەن تۆ ئەم لایەنە دێ تانە لە ئەوە دەداکەوا کەرکووک دوا بخرێ هەڵبژارنی کەرکووک دوا بخرێ حەز ناکات دوا بخرێ لەبەرەوەی لەوانەیە دڵنیا بێ لەوەی کەوا دەرەنجامی هەڵبژارنەکە لە بارودۆخی ئێستادا لە بەرژەوەندی ئەو نییە. دەستان خۆش بێت ئەلماس فازیل دادوەر و ئەنجامی خولی پێشووی پەرلەمانی عێراق بە سپاسەوە لە کەرکووکەوە لەگەڵمان ئامادەیت هەبوو سپاس بۆ بەڕێستان دکتۆر شۆڕش حەسەن شارەزای یاسایی دەستوری بەڕێزیشان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە نەبوو زۆر سپاس بۆیەوەش سپاس کە بینەرمان بوون ئەرشاد بن.